بسم الله الرحمن الرحيم. إنا كل شيء خلقناه بقدر وما أمرنا إلا واحدة كلمح بالبصر إنا كل شيء خلقناه بقدر وما أمرنا إلا واحدة كلمح بالبصر ولقد أهلكنا أشياعكم فهل من مدكر وكل شيء فعلوه في الزبر وكل صغير وكبير مستطر إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر بسم الله الرحمن الرحيم الرحمن إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان إن المتقين في جنات ونهر
الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان بنای خوای گەورە و میهرەبان درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. برایان و خوشکانی بەڕێز سڵاوتان لێبێ بە سڵاوی ئیسلام. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکات. بەڕێزان بەرپرسانی حکمی حیزبی، نوێنەرانی ڕێکخرا و کۆمەڵە جیاوازەکان، ئامادەبانی بەڕێز، دایکان و باوکانی قەدرگران، خوشک و برایانی بەڕێز، میوانانی دەرەوەی شاری کەلار کە تەشریفتان هێناوە، بە گەرمی و بۆ پەڕی دڵخۆشیەوە بە خێراتنتانەکەین بەخێربێن سەر چاوی ئێمە. ومێدەوارین ئەمڕۆ یەکێک بێت لە ڕۆژە مێژوویەکانی ژیانتان. بەڕێزان، ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی مەدەنیە، ئامانجی خزمەتکردنی چین و توێژی قوتابی و گەنجانی هەرێمی کوردستانە بۆ بەرزکردنەوەی ئاستی سەقافی و ڕۆشنبیری و ئەخلاقی و علمیان. بەڕێزان، وەکو معلومەلاتان لەم ڕۆژگارە چەنەها پیلان هەیە بۆ تێکدانی شیرازەی خێزان و بەلا ڕێبردنی گەنجان و سوکایەتیکردن بە دروشمە ئیسلامیەکان و واکاڵکردنەوەی بەها و قیمە بەرزەکانی کۆمەڵی کوردەواری. و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئەرکی خۆی زانیوە و بە هەسی بە مەسئولیت کردووە و شانی داوەتە ژێر ئەو مەسئولیەتە و بە بەرزڕاگرتنی دروشمە ئیسلامیەکان و گرنگیدان بە بەهاباڵە بەرزەکانی کۆمەڵی کوردەواری. بەڕێزان، یەکێک لە کار و پرۆژەکانی ڕێکخراوی ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بریتی بوو لە پرۆژەی بەهرە کە سوپاس بۆخوا قۆناغی یەکەمی بە پایان گەشت. بەڕێزان، معلومەلاتان پرۆژەی بەهرە بریتی بوو لە ناساندنی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گەنجان و مسلمانان. و لە جێی خۆیەتی لێرەوە سوپاسی تایبەتی بۆ ئەو کەسانەی کە هاوکارمان بوون و بە تایبەت مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری و لقی گەرمیانی ڕێکخراوی نووری حکمە و لقی گەرمیانی ماڵی کورد و لقی گەرمیانی ڕێکخراوی مامۆستایانی پێشەنگ و سەرجەم ئەو برا و خوشکە بەڕێزانەی کە هاوکارمان بوون. سوپاسیانەکەین لێرەوە، دەستخۆشیان لێەکەین، داواکارین خوای گەورە پاداشی خێریان باتەوە. و بەڕێزان، ئینشاءڵڵا ئێمە کۆتا پرۆژەمان نابێ و پرۆژەی زیاتریشمانە بێت ئینشاءڵڵا. و هەمیشە دەرگامان واڵایە بۆ خزمەتکردنی چینی گەنجان و چینی قوتابی. و ئینشاءڵڵا پشت بە خوای گەورە داواکارین خوای گەورە نیەتمان خاڵیسکا بۆ خۆی و بەرەکەت خاتە کار و پرۆژەمانەوە بۆ خزمەتکردنی مسلمانان. ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان 30/9 2022. السلام عليكم ورحمة الله وبركاته. دەستان خۆش. دیدەکەم لەو ڕۆژنەوە من ئاشناتم ڕۆحەکەم، ئاشنایەکی بە گیان و دڵ فیداتم ڕۆحەکەم. ئێستاش ئەچینە لای وتەی بەڕێوبەری پرۆژە دکتۆر حەمید مەنسوور با بفەرمێت بۆ سەر ستەیج. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. اللهم لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. آمد واني بريس برایان و خوشکان، مامۆستایان، بانخوازان، فێرخوازان، کەسوکاری بەشداربوانی پرۆژەی بەهرە دووبارە ئەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه. گروپی بەهرە کە گروپێکی هاوبەش و هاوکارە نێوان ڕێکخراوی قوتابیانی کوردستان، ناوەندی گەرمیان و ئینستیتووتی ماڵی کورد لقی کەلار هەستاین بە ئەنجامدانی پرۆژەی تاقیکردنەوە لە کتێبی بیستنی چێژەکان لە ئەحوالی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت. و لە سەرەتای پرۆژەکەەوە سوپاس بۆ خوای گەورە بەشداریەکی زۆر و خەڵکێکی زۆر بەدەم پرۆژەکەەوە هاتن.
کاگاتە نزیکەی 2500 تا 3000 کەس کە ناویان تۆمار کرا. بۆیە سپاس بۆ خوای گەورە دەرفەتێکی باش بوو بۆ ئێمە، بەڵکو بتوانین پرۆژەیەکی دیکەی گەورە ئینشاءڵڵا ئەنجام بدەین بۆ داهاتوو. مەبەستی پرۆژەکەمان ئەوەیە ئەشنابوون زیاتر بە سەروەرمان و پێشەوامان و گرێنەی چاومان ڕەسوول الله صلی الله عليه وسلم و زیادکردنی تەقوا و ئیسلامەتیمان، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قودوە و ئوسوەیە وەک خۆتانەزان پێشەوایە بۆمان، وەکو خوای متعال دەفەرمێت وإن لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر ومن يطع الرسول فقد أطاع الله. شایانی باسە و هەر لێرەوە سوپاس و پێزانی خۆمان وەکو بەڕێوەبەر و ستافی گروپی بەهرە ئاراستەی ئەم بەڕێزانە و لایەنانە بکەین کە هاوکار و یارمەتیدەری پرۆژەکەمان بوون. یەکەم هەموو ئەندامانی گروپی بەهرە ڕێکخراوی کوتابیان و ماڵی کورد، دووەم مەڵبەندی کۆمەڵی دادگەری گەرمیان، دووەم سێیەم قەزمان کۆمپانیای زەهاوی بۆ حەج و عەمرە بۆ دابینکردنی خەڵاتی یەکەم و هەروە هەموو خێرخوازانی دیکەش، چوارەم دەستگاکانی نوری حکمە، بەشەکانی کەلار باوەنور و کفری و نستوتی ماڵی کورد لقی ڕزگاری و هەموو ئەو خوشکان و بەرایان لە لیژنەکانی چاودێران و ئامادەکاری ئاهەنگەکە، حوتەم هەموو مامۆستا و بانخوازان و هەروەها ئامادەکاری کتێبی بیستنی چێژەکان هەمووان کە ڕۆلیان هەبووە بۆ سەرخستنی ئەم پرۆژە. دووبارە خوا پاداشی خێرتان بداتەوە و نمونەتان زۆر بێت و یاخوا سەرکەوتوو بوون. والحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبستانت، نادەم بە هەزار گوڵشەن یەک خاری خۆی لایلانت. ئێستاش ئەچینە لای گروپی گەیلانی سرودێکمان پێشکەشەکەن بە ڕێزیان با بفەرمون. وەکوونەی کۆنکونا جەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە نەغمەینەی دەناڵێنێم. وەکوونەی کۆنکونا جەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە نەغمەینەی دەناڵێنێم. ئەمانەی موتریبی مەجلیس بە حەقی تاری ڕۆحانیم، بەڵام بێ نەغمەکەی سازێت کە ئاوی ئاوری هیجرانە. ئەمانەی موتریبی مەجلیس بە حەقی تاری ڕۆحانی، بەڵام بێ نەغمەکەی سازێت کە ئاوی ئاوری هیجرانە. ئەتۆی ڕۆحەکەم ساقی، ئەتۆی عومرەکەم متریب، پەیاپەی لێ دەجەنگونەی دەمادەم بێنە پەیمانە. بە تیری غەمزە بملاوێنەوە زوڵفت لە گەردنکە، بەسەر هاتوومە مەیدانێت، بە دڵ بۆت بوومە نیشانە. بە تیری غەمزە
جرقم لتوهيج راي توبويا بسوزيني دسوتيمو مناغميني دناغيني يا ريا يا فخري عالم نزل نزل يا رسول الله سروكي ريقنا سالم عزيز جاني جانو هوي جيانو نوري جوان عزيز عزيز روجو شو دايم دنالمو دكم آهو خضان أيمان 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 دلبتا سي وانا سم شو بقريانا عزيز يا نبي اي فداي ودمي هناسات خومو خزمو عشرته تا قيامات تا قيامات تا قيامات بو نقاهك نقاه بانا منك يا عزيز منك يا كباسي وصفي اوصافي توبك ما دعيتو ذاتي خوايا من غزل خوان مازي ايا وانا 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 يا وانا 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 يا وانا 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 يا مصطفى يا مصطفى بحر الصفاء والوفا شمس الضحى بدر الدجى نور الهدى خير الورى شمس
شابازی خوش خلق و خو متابی گل رنگ و رو گل خوشاکی عنبر و شکر رازی خوش گفتگو سرگردانی بالای تو عالم تمای سکالای تو آلای تو هم کالای تو قربانی قد و بالای تو یا محمد المصطفى خوشيشون صبحي ساحر جيبشين عتري ورقامر تاجي شايد ولا سر أي مسلي ما زاغ البصر بيري صادق الخبر لا دسيتو نتق الحجر خاكي دنيا بوسر أرتو نفر ويلم نظر يا محمد المصطفى سلام لا مرتبة صدرك هيباتي روجي بدرك شوكاتي شبي خدرك يا روح ببا نزرك روح موتونا ماوا روح موتونا ماوا شي فكروش مفوتاوا قلبي عاصم سوتاوا ياك نظر فرمو بملاوا يا محمد المصطفى يا مصطفى بحر الصفاء والوفاء يا مصطفى بحر الصفاء والوفاء شمس الضحى بدر الدجى نور الهدى خير الورى شمس الضحى بدر الدجى نور الهدى خير الورى بحر الكرم عالي الهمم خير الأمم مولى النعم بحر الكرم عالي الهمم خير الأمم مولى النعم ختم الرسول المختار الكل عين الحكم هادي السبل ختم الرسل المختار كل عين الحكم هذه السبل كنز الحياء والوفاء يا نوينا ليدل بوانا كي من قرياني مجنون
دڵ ماتاوان و عزیزەکەی من لە حوجرەی دەرۆن وای لە حوجرەی دەرۆن لەوەی لەوەی ئەوانەکەی من گریانی مەجنون وای گریانی مەجنون دڵ ماتاوان و عزیزەکەی من لە حوجرەی دارون وای لە حوجرەی دارون تۆ دوور و من دوور بەوانەکەی من بۆ تۆ دوور نییە وای بۆ تۆ دوور نییە هیچ کەسی وەک من ئەمیرەکەی دڵ تۆی زەرور نییە وای تۆی زەرور نییە لەوەی ناڵای بەوانەکەی من گریانی مەجنون وای گریانی مەجنون دڵمەتاوان و عزیزەکەی من لە حوجرەی دارون وای لە حوجرەی دارون مغەلی تۆکەن خەمەی خۆش تاریکی بسازانت وەهەن وای سازانت وەهەن سنتوری تارێ بەوانەکەی من وەهەم کارەجەن وای وەهەم کارەجەن نەجی ئەمانەن بە سۆزی فیرە قەزاد وەماڵم وای قەزاد وەماڵم دەمێ دەرجا من مەسیح ئاسایی دەروون زوو خاڵم وای دەروون زوو خاڵم لەوەی ناڵای دڵ بەوانەکەی من گریانی مەجنون وای گریانی مەجنون دڵمەتاوان و عەزیزەکەی من لە حوجرەی دارون وای لە حوجرەی دارون دیان عزیزم ئاگر ئەمان دووری باڵای تۆ جەسم کردوە بۆم هاوار شەماڵ بەرپەی کۆ دوی کەواوی دڵ ئازیز بۆشان سەر هەردا زەرکردن ڕوخسایار گیانە پاییزی دەردا تۆ دوور و من دوور بەوانەکەی من بۆ تۆ دوور نییە وای بۆ تۆ دوور نییە هیچ کەسێ وەک من تەبیب ئەمانە تۆی زەرور نییە وای تۆی زەرور نییە هەر تۆ بینایی هەردەش هەناسە ئەو تۆ مەوینۆ جە تۆ زەریفتر های ئیغماسکەی جەگەر ئامان ئەمە کاری من جەڕ و سیاهی هاوار بەدکرداری دایم دڵڕەن دوور بەوانەکەی من هیجرانی یارم وای هیجرانی یارم زەنجیری جافای حەکیمەکەی دڵ زوڵفی نیگارێت وای زوڵفی نیگارێت لەوەی ناڵای دڵ بەوانەکەی من گریانی مەجنون وای گریانی مەجنون دڵمەتاوان و عەزیزەکەی من لە حوجرەی دارون وای لە حوجرەی دارون شەوان خەڵوەتەن تەبیبەکەی من مەڵبێ ئەخیارن وای مەڵبێ ئەخیارن عالەم گر لە خەو بەوانەکەی
عزيز يا نبي يا رسول يا رسول الله وناوتشن خوشا عرق تقولاو يا نبي ونتونا وشاو عرق تقولاو يا نبي ونتونا وشاو كوري يمشاو نالاي دفو فيش لا ذكري عشق ابو شاي